بێگومان دەزانن ژینگە سەوزکردنی کوردستان پاراستنی دار و درەختەکان نەبڕینەوەیان خەمێکی هەمیشەی یەکێتی نیشتمانی کوردستان بووە، خەمێکی هەمیشەی بە ڕێز مام جەلال بووە. هەر بۆیە یەکێتی بە بەردەوامی هەوڵی داوە کە ژینگەی کوردستان دارستانەکانی کوردستان بپارێزێت، هەوڵی داوە بۆ سەوزکردنی کوردستان و هەر ئەمەش وای کردووە کە لە ئێستادا هەڵمەتێکی نیشتمانی بۆ چاندنی 1 ملیۆن نمام لە کوردستان ڕابگەیەنرێت لە لایەن بەڕێز بافڵ جەلال تاڵەبانی و ئێمە بۆ ئەوەی کە زیاتر گفتەگۆ بکەین لەسەر ئەوەی کە بۆ یەکێتی وەکو حزبێک ئەوەندە گرنگی داوە بە پاراستنی ژینگە بەتایبەت لە ئێستایەکە بابەتی ژینگە و کێشە ژینگەیەکان یەکێک لە بابەتە هەرە گرنگەکان لە ئاستی جیهانایە بۆ ئەوەندە بە گرنگیەوە هەل لە کاتی دامەزراندنیەوە لە کاتی خەباتی شاخەوە هەتاکو ئێستا سەیری کردووە بۆ ئەوەندە هەوڵی بۆ داوە و هەروەها قسەش ئەکەین لەسەرەوەی کە هەوڵەکانیان لە ئێستادا بۆ سەوزکردنی کوردستان گەیشتووە بەکوێ بۆی کە لەسەر ئەم بابەتانش بدوێن میواندارەتی بەڕێز حسێن حەمەکەریممان کردووە بە ڕێزیان نوێنەری نووسینگەی سەرۆک بافڵ تاڵەبانین بۆ هەڵمەتی چاندنی 1 ملیۆن نەما. کاک حسێن سڵاوت لێبێ بەخێربەی ئەم یادەمەزنە لە بەڕێزت و هاوکارانت پیرۆز بێت. بەخێر بێ کاک حسێن. زۆر سوپاس بۆ بەڕێزتان. من سەرەتا پیرۆزبایی 48مین ساڵی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خۆمان و سەرجەم کۆمەڵانی خەڵک و بە تایبەتی ئەندامان و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەەکەین و بەم بۆنێەوە سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەهیدانی شۆڕشی نوێی گەلەکەمان و سەرجەم شەهیدانی گەلەکەمان دانوێنین و هیوای سەربەرزی و سەرکەوتن بۆ خانەوادەی شەهیدان و پێشمەرگە دێرینەکان و زیندانە سیاسیەکان و کەمەندامان و هەموو ئەو بەڕێزاناکەین کە لە پێناوی خەباتی ڕەوای گەلەکەمان ماندوو بوون و خەبات و قوربانیان داوە. بۆیە جارێکی ترێمە پیرۆزبایەکی گەرم لە هەموو لایەکەکەین بەبوونی ئەم یادە پیرۆزەوە. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت. کاک حسێن بێگومانە زانین بابەتی ژینگە بابەتی سەوزکردنی کوردستان خەمێکی هەمیشەی یەکێتی بووە. جا پێم خۆشە بەڕێزت باس لە ئەوە بکەیت کە هۆکاری ئەم گرنگی پێدانەی یەکێتی هەر لە خەباتی شاخەوە لەنێو ئەو هەموو کێش و مەشاکیلە چی بووە هەتاکو ئێستا. بەڵێ زۆر سپاس. تەبەنێکێک لە ڕووەگەشەکانی جوانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بووە کە لەگەڵ هەموو بوارەکانی ژیان لەگەڵ هەموو سێکتەرەکانی ژیان هەر لە سەرەتاوە گرنگیەکی زۆری دراوە بە ژینگە. یعنی لە کاتی خەباتی شاخدا یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگێکی زۆری داوە بە پارێزگاریکردن لە دارستانەکان. بۆیە ینی بەردەوام لە ڕێگەی کادێرە کۆمەڵایەتیەکانەوە خەڵکی هەموو ناوچە و گوندەکانیان هوشارە کردەوە کە چۆن پارێزگاری لەم سامانە سروشتێ بکەن. بەڕاستی ئەوە لەو کاتەدا ینی ئەتوانم بڵێم شتێکە کە من بۆ خۆم هەمیشە شانازی پێوەکەم، ینی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەو کاتە لەو قۆناغە سەختە مەسلەی ژینگە و مەسلەی دارستانی فرامۆش نەکردبوو. لە دوای ئەوەش لە دوای ڕاپەڕین بە هەمان شێوە یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوازێکی تر لە ڕێگەی جەنابی مام جەلالەوە ڕۆحی شاد بێ گرنگێکی زۆری داوە بە ژینگە و بە دارستانەکان. من بۆ خۆم شەرەفی ئەوم پێ بڕا چەند جارێک لە خزمەتی جەنابی مام جەلالە کە باسی ژینگە و دارستان و ئەو شتانەی کردووە و چەند لەگەڵ هەموو ئەو کێشمە کێش و کێشە سەرەکیەکانی بەتایبەتی شەڕی ناوخۆ و هەموو ئەو قەیرانانەی لە هەرێمی کوردستانە هەبووە مەسلەی دارستان و ژینگەی فرامۆش نەکردووە. یعنی یەک شت هەیە کە ئەمە شتێکی بەڵگەنەویستە کە لە ساڵی 2000 بۆ یەکەم جار لەلایەن جەنابی مام جەلال بڕیاری هەرێمایەتی دەرچوو بۆ قەدەغەکردنی داربڕینەوە، بڕیاری ژمارە 140 ساڵی 2000. یعنی سیرکە لە ساڵی 1955 کە یاسای دارستان دەرچووە، یاسای 75 پێڵن لە ساڵی 1955 هەتا ساڵی 2000 هیچ بڕیارێک دەرنەچوو هەتا ئەو بڕیاری جەنابی مام جەلال بە ناوی قەدەغەکردنی داربڕینەوە. یعنی بەڕاستی ئەمە لەگەڵ هەموو ئەو قەیرانانە ئەمە شتێکە کە شانازی پێوە ئەکرێەوە پێویستە لە ناو ئەرشێفی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لە ناو ئەرشێفی گەلەکەمانە ئەم بابەتە پارێزرێ. من لە یادمە لە
تقریبا لەو ساڵانە بوو 2001 بوو جنابی کاک شاڵاوی عەلی عەسکەری وەزیری کشت و کاڵ بوو ئەو کاتە جنابی مام جەلال بانگی کردین لەگەڵ مەسئولی ڕێکخراوی فاوە جگە لە کۆمەڵێ بواری کشت و کاڵی کە زۆر تەرکیزی کردە سەر مەسەلەی دارستانەکان یعنی داوای لێکردین کە لە ئێستادا سوپاس بۆ خوا کە شەڕی ناوخۆ هیچ مشکلەیەکمان نییە شەڕی ناوخۆ وەستاوە ئاشتی و ئارامی باڵی کێشاوە بەسەر وڵاتەکەمانە پێشمەرگەیەکی زۆرمان هەیە ئەتوانن سوود لەو پێشمەرگانە وەربگرن کە چۆن ئێمە بتوانین هەڵمەتی نەمامڕواندن و سەوزکردن لە هەرێمی کوردستانە بکەین وەرە نزیکەوە کاتە من بۆ خۆم بەڕێوەبەری باغداری و دارستان بووم لە پارێزگای سلێمانی نابەی بۆ ناردووین کە چۆن سلێمانی سەوزکەین چۆن جادی شەستێکە سەوزکەین و بەردەوام لە کاتی گەڕانەکانیە بەناو سلێمانیە بەردەوامێکی لەوانی کە چاوی لەسەری بوو مەسلەی سەوزایی و دار و درەخت و ئەو چالاکیانە بوو کە ئەکرا و سەرنجەکانیان لەسەر ئەو چالاکیانە ئاگاداری ئەکردینەوە لەسەرەوەی کە چی بکەین و چی نەکەین بەڕاستی ئەمانە کۆمەڵێ قۆناغن جگە لەوەی کە پێویستە هەموو جارێ ئاماژەی پێبین یەکەم ڕێکخراوی ژینگە پارێزی کە کۆمەڵی کورسانی سەوز بوو لەسەر پشگیری بەهێزی جنابی مام جەلال لە ساڵی 1992 دامەزرا کە لەسەر ئاستی عێراق یەکەم کۆمەڵە بوو لە بواری ژینگەدا کە لەو کاتەوە دامەزرا و هەتا ئێستا ژیانی کە بە دەستخۆشی هەموو ئەو بەڕێزانی کە پێشووتر کاریان کردووە و ئێستش کاری تیاکەن کە ڕۆڵ و چالاکیەک و پێگەیەکی گەوریان هەبووە لە مەسلەی پاراستنی ژینگەدا. سپاس بۆ زانیاری جوانەکانت راپۆرتێک ئامادە ئێستا راپۆرتێکمان ئامادەیە کە هەڵمەتی نیشتیمانی چاندنی 1 ملیۆن نەمامە بە یەکۆم راپۆرتا بین و کاسێ دوایش کۆمەڵێ گفتوگۆی کەشمانە بێ کۆمەڵە پرسیارمانەتێ کامە راپۆرتەکە بەگشتی باسی لێوەکەەوە با بەیەکەوە بینەری بین و زانیاری زیاتری ژۆرەکەی فەرموویست. لەگەڵ دەستپێکردنەوەی مێژووی سەرەڵدانی یەکێتی نیشتیمانی کوردستان و خەباتی سەرۆک مام جەلال لە بەرەو پێشبردننی سەرجەم ئۆرگانەکان و ڕێکخراوە جیاوازەکان هەوڵەکانی لە بواری سەوزکردنی ژینگەی کوردستاندا خستۆتە گەڕ و هەوڵی داوە باشترین خزمەتەکان پێشکەش بکات. هەر لە مێژووی شاخەوە سەرۆک مام جەلال لەو بوارەدا کاری کردووە. ئەمەش لە پاییزی ساڵی 1970 لە خڕی نەوزەنگەوە دەست پێ دەکات و کاتێک یەکێک لە پێشمەرگەکان خەریکی بڕینەوەی درەختێکە مام جەلال بەم کارە دەزانێت و ڕێگری لێ دەکات. سەرەڕای ئەم کارانەش مام جەلال چەندین شوێنی تایبەت کردووە بە سەوزکردنی کوردستان و هاوکاری سەرجەم لایەن و کەسایەتیەکانی کردووە تا هەنگە و بنێن لەم بوارەدا. ئەم هەنگاوانەش دیمەنێکی ناوازەی لەبەر چاوی کەسانی بیانی و کەسایەتیە جۆرە و جۆرەکان دروست کردووە. ژینگە پارێزان و بەرپرسانی ئەم بوارە هەموو کات هەوڵەکانی سەرۆک مام جەلال بەرز دەنرخێن و ستایشی کارەکانی دەکەن هەر وەک چۆن کاری کردووە بۆ دروستکردنی چەندین پارکی گەورە لەوانە پارکی ئازادی و پارکە بچووکەکانی کۆڵان و شەقامە گشتیەکان. پرۆژەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە گەڕێکە هەژارنشینەکانەوە دەستی پێکردووە لە پێناو خزمەتکردنی سەرجەم چین و توێژەکان ماندوونە ناسانە دەستیان داوەتێ و پرۆژەکانیان جێبەجێ کردووە. هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئێستاشەوە بەردەوامە لە سەوزکردنی ژینگەی کوردستان و لەمبارەیەوە چەندین هەنگاو گیراوەتە بات. لە ئێستاشدا سەرۆک باوەڵ جەلال تەڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆژەیەکی گرنگی بۆ سەوزکردنی سەرجەم شار و شارۆچکەکان خستۆتە گەڕ و لە چوارچێوەی پرۆژەی ئاشکردنەوەی سلێمانی و سەوزکردنی کوردستاندا هەڵمەتی نیشتیمانی ڕواندنی 1 ملیۆن نەمامی دەست پێ کرد. لەسەر بڕیار و ڕاستپاردەی باوەڵ جەلال تەڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاری لەسەر کراوە. هەڵمەتەکە زۆر بەچڕی و بە چاندنی 1 ملیۆن نەمام ڕۆژی 28 دوانزەی 2022 لە شاری سلێمانیەوە دەستی پێکرد و تا ئەم ڕۆژ کە دەکاتە 1/6/2023 بەردەوامە.
هەڵمەتی نەمامڕواندن پێویستێکی گرنگە بۆ تەواوی کوردستان و سەوزکردن و خۆگونجاندن لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشوهەوە. هەڵمەتی ڕواننی 1 ملیۆن نەمام لە شاری سلێمانیەوە بە دروستکردنی پارک و چاندنی نەمام لە بلوار و بەخچەکان و سەوزکردنی ئەو شوێنانی سەوز نەکراون دەستی پێکرد. پاشان هەڵمەتەکە فراوان بوو زۆرینەی شار و شارۆچکە و قەزا و ناحیەکانی کوردستان و تا گەیشتە ناوچە دابرنراوەکانی کوردستانی گرتەوە و هەزارە نەمام ڕوێنران. ئەم هەنگاوانە گرنگی یەکێتی نیشتیمانی کوردستان دەرەخات لە سەوزکردنی ژینگەی کوردستان و کارکردن لە پێناو مانەوەی سروشتی ناوچەکەدا. بەڵە خۆشەویستان لەگەڵتانە بەردەوامە بینەر وەکو بینەری راپۆرتەکەش بووین کاکسێن کە بینیمان ئەم هەڵمەتە گرنگی و تایبەتمەندی بۆ خۆی لە هەموو ئەو ناوچانی کە دیاری کراوە ئەم نەمامانە بنێژێری هەتا ئەمڕۆژ. بەڵام ئەگەر جارێ بگەڕینەوە بۆ ڕابردوو یانی ئەبینی هەڵمەتەکان یاخو لەسەر بڕیارەکانی سەرۆک مام جەلالیش هەندێک لە ناو شارەکان بە تایبەتی شاری سلێمانی باس بکەین. هەندێک شوێنمان هەبوو کە شوێنی زیندانی شوێنی ئازاردانی خەڵکی شارەکە بوو، بەڵام ئێستا ئەو شوێنانە لەسەر بڕیاری و هەتا ئێستاش گەشەی کردووە و بە شوێنێکی گەشاوەدارێن لە ناو شارە. بۆ نمونە پارکی ئازادی، بۆ نمونە پارکی دایک کە زیندانێک بوو، چەندین دایک لەوێ منداڵی لە دایک بوو، چەندین کەس لەوێ ئازاری کێشە. ئەمانە تا چەند بووە ئەوەی کە ڕێژەی سەوزایی زیاد بێ و بتوانین ئێمە ئەو شوێنانە بووە وەکو شوێنێکی بۆ ئازاردان، بەڵام ئێستا بۆتە شوێنێک بۆ حەوانەوەی خەڵکەکە. ئەمە تا چەند کارێکی کرد. بەڵێ من پێشەوەی وەڵامی ئەو پرسیارش بۆمەوە حەزەکەم کاریگەری ئەو بڕیاری جەنابی مام جەلال 141 باسکەم. بەڕاستی لەو کاتە ئەو بڕیاری کە دەرکرد کاریگەریشی زۆر گەورەی هەبوو و دەنگدانەوەیکی زۆر گەورەی هەبوو لەسەر هاوڵاتیان و هەموو لایەکە چۆنەڵی سڵەمینەوەیکی زۆر لەلایەن خەڵکەوە کە چۆن پارێزگاری لە دارستانەکان بکەنەوە چۆن دارەکان ببرن. یعنی ئەمە سزاکەی ئەمەندە قورس بوو بەڕاستی خەڵک زۆر لەو بابەتە سڵەمیەوە پاڵپشتیکی زۆر گەورە بوو بۆ ئێمە وەکو بەڕێوەبەراتی دارستان و باخی سلێمانی و هەموو فەرمانگە پەیوەندیدارەکان لەو کاتەدا کە چۆن پارێزگاری لەو دارستانانە بکرێت. لەسەر پرسیارەکەی وەڵامی پرسیارەکەی بەڕێزت طبعاً پارکی ئازادی لە ساڵی 1994 بەردی بناغی دانرا بەرداخەوە دوای ئەوەی بەهۆی شەڕی ناوخۆمانەوەستا تا ساڵی 1997 ئەو کاتە بەڕێز کاک فرید عەبدولقادر پارێزگاری سلێمانی بوو. طبعاً پەیوەندی بە بەندەوە کرد کە جەنابی مام جەلال داوای لێکردووم ئەو پارکە دروست بکرێ پێش ئەوەی تەجاوزات و ئەو شتانەی بکرێ. ئەوە بوو جوهدێکی زۆری بەڕێزیان و ئێمەش ینی هەوڵماندا کە یەکەم حەملەی نەمامڕواندن لە ناو پارکی ئازادی کرا. تقریباً ئەوە بوو بە دەنگدانەوەیکی گەورە کە پارکی ئازادی دەکرێت بە پارکێکی گەورە کە پارکی ئەو شوێنە کە پیانەوت حامیەی سلێمانی کە پێشتر شوێنی ئازاردان و گول لە بارانکردنی هاوڵاتیانی قارەمانی ئەم شارە بوون و چەندین کەسی قارەمانی تیا شەهید کران لەو شوێنە کرا بەو پارکی کە ئێستای بینین کە ڕۆژانە سەدان و هەزاران کەس بۆ کات بەسەربردن و وەرزشکردن و کات بەسەربردن و ئەوانە ڕوو لەو پارکە ئەکەن. و هەروەها ئەوەی جەنابت ئاماژەت پێدا پارکی دایک کە پیانە و سژنی سەرەوە کە یەکێک بوو لەو بەندیخانانەی کە هاوڵاتێکی زۆری ئەم قارەمانی ئەم شاری کە تیا بەند دەکرا و سزا ئەدرالەوە ئێستا کراوە بە پارکی دایک و بووە بە ڕەمز و هێمایەکی جوان بۆ دایک بە تایبەتی کە دایکانی ئێمە خەباتێکی زۆریان دا و قوربانیکی زۆریان دا و ئێش و مینەتیکی زۆریان کێشە بەدەست هەموو ئەو ڕژێمەی کە عەزابی ئەم وڵاتەیدا ئێستا بووە بە ڕەمزێک بۆ شارەکەمان. بۆیە هەموو ئەو شوێنانەی کە لەسەر داوای جەنابی مام جەلال و لەسەر سوربوونی بەڕێزیان ئێستا بوونەتە بۆ شوێنانە کە هێما و ڕەمزن و لە کاتێکە لە هەمان کاتە بوونەتە شوێنی کات بەسەربردنی هاوڵاتیانی ئەم شارە. زۆر باش. بەڕێزت ساڵانێک بەڕێوەبەری دارستان بێت لە سلێمانی وەکو
ئەو ساڵانی کە خۆت خزمەتت کردووە دانەیە لە کاتی هەوڵەکانتان لە کاتی ئیشەکانتان بۆ سەوزکردنی هەر بۆ نمونە سلێمانی کۆمەڵک بربەستان بۆ دروست بوو بێت. مام جەلال بەڕێزیان تا چەند لەم کاتانەیە هاوکارتان بوون چۆن هەوڵیانەدا ئاسانکاریتان بۆ بکەن؟ وەکو ئاماژەم پێدا جنابی مام جەلال هەتا لە کاتی گەڕانی بەناو شارە ینی لە کاتی تێپەڕبوونی بەناو شارە هیچێک لەو شتانی کە بەردەوام سەیری ئەکرد و تەرکیزی کردە سەر مەسلەی سەوزکردن و نەمامەکان و جۆری نەمامەکان و ئەو شتانە بوو بەڕاستی بەردەوام هینەکانیمان سەرنجەکانیمان پێگەشتەوە کە چی بکەین ینی بۆ سەوزکردنی شاری سلێمانی هەتا لە نامەیەکە کە باسی شەقامی 6 مەتریەکە کە داوامە لێکە ئەبێ شەقامی 6 مەتری هەمووی سەوز بکرێ کە لە ئاستی گەورەی شاری سلێمانیە بێ و لەگەڵ جەنابی کاک جەمیل هەورامی ئەو کاتە بەڕاستی ئەویش ماندووبوونێکی زۆری کێشە کە چۆن بە هاوکاری و هەماهەنگی یەکترێمە بتوانین سلێمانی و بە تایبەتی شەقامی 6 مەتری سلێمانی سەوز بکەین. بۆیە ینی پاڵپشتی بەڕێزیان ینی وەکو سەرگردەیەکی گەورەی گەلەکەمان زۆر زۆر گەورە بوو بۆ ئێمە و پاڵپشتێکی گەورە بوو و لە هەمان کاتە پشتیوانیەک بوو بۆ ئێمە کار ئاسانیەک بوو بۆ ئێمە چۆن کارەکانمان ئەنجام بدەین و تقریبان ئەوە بوو بە نرێتێک کە چۆن هەموو لایەنەکان ئێمە بتوانین سلێمانی سەوزکەین و پارێزگاری لە ژینگە بکەین و شانازیمان بۆەوە کرد کە سەرکردەیەکی وەکو جەنابی مام جەلال لە نزیکەوە متابعی کارەکانی ئێماکە ینی لە بیرمە لای فلکەی بەکرەجەوە بەرەو سەرەوە کە ئەڕوای سەزانکۆی سلێمانی ئەو شوێنانەمان سەوزەکە ڕۆژێگەڵ جەنابی کاک حاکم قارکە ئەو کاتە پارێزگار بوو لێ پرسی بۆ میشانە چێیکەن ینی سەرنج و تێبینی خۆیان یعنی ئەمە بۆ ئێمە زۆر گەورە بوو بۆیە بەردەوام کە کارمانە کرد حسابی ئەومانە کرد کە جەنابی مام جەلال بەم ڕێگانە تێپەڕێت و ئەبێ شتێ بکەین کە لە ئاستی تموحی جەنابیان و هەموو دڵسۆزانی گەلەکەمانە بێت. زۆر باشە. بینە سەر ئەوەی کە لەسەر ئەم بڕیارەی سەرۆک باڵ تاڵەبانی کە 1 ملیۆن نەما بچێنن ملیۆنەکە ئیتر ئێوە کاری لەسەرەکان بە پێشوانەکان دابەشیکەن و نەمامەکان لێ بچێنن بەڵام لە پاڵ ئەمەیە ئەم نەمامە بەس چاندن نییە پێویستی بە خزمەتە ئەم نەمامە پێویستی بە ئاودانە ئەم نەمامە پێویستی بەوەی کە شوێنی ئاگر بڕی بۆ بکەیت ئێوە تیمەکانتان چۆن دابش کردووە بۆی کە بتوانن بە شێوەیەک ئەم نەمامانە خزمەت بکرێ کە هیچیان بەرە وشکبوون نەڕوا و بە بەشێوەیەکی باشی گەشە بکات. بەڵێ من پێشەوەی وەڵامی ئەو پرسیاری بەڕێزیشت بەمەوە ینی ئەو بڕیارەی جەنابی سەرۆک باڤڵ بەڕاستی ئەوەش کارێکی زۆر دڵخۆشکەرانە بوو ینی درێژە پێدەری کارەکانی جەنابی مام جەلال و یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە لە قۆناغەکانی ڕابردوودا کاری لەسەر کاوەتە تقریبا درێژە پێدەری ئەوە بوو بە شێوازێکی تر ینی سەرکردەیەکی سیاسی سەرڕای هەموو ئەم ئاڵنگاریان و هەموو ئەم کێشانەی کە ڕووی کردوتە گەلەکەمان ئەم قەیرانانە هەڵمەتێکی وا ڕابگەندێ ئەوەش جێگەی دڵخۆشیە کە لە پاڵ هەموو بوارەکانی تری ژیانە یعنی مەسلەی ژینگە وەکو ساڵی پار لە یادی 1/6 لە هەمان ئەم ڕۆژە جەنابی باسی مەسلەی خەمخۆری ژینگەی کرد کە لە پاڵ هەموو سێکتەرەکانی ترا کە خەمی ژینگەش ئێمە لە بیر ناکەین و کاری لەسەرەکەین و هەڵمەتەکەی ڕاگەاند بۆیە ئەوەش یەکێکە لەوانەی جێگەی دڵخۆشیە بە ئومێدی ئەوەی ببێ بە نەرێتێک لەلایەن هەموو سەرکردە سیاسیەکان و هەموو لایەنە سیاسیەکان کە سەرڕای هەموو ئەو قەیرانانە گرنگی بە ژینگە بدەن لەبەرەوەی ژینگە ئەمڕۆ یەکێکە لەو مەترسیانەی کە ڕووی کردوتە سەرجەم هاوڵاتیانی گۆی زەوی وە لە پاڵ هەموو کارەکانی ترا ئەبێ ژینگەش احتیمامی پێ بدرێ چۆن بتوانین ژیانێکی تەندروست فراهەمکەین بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بەنسبەت ئەو هەڵمەتەوە کە ئەوەی جێگەی دڵخۆشی بوو تەنها ئەوە نەبوو کە نەمان بڕوێنرێ یعنی ئەوە سەرەتای پرۆژەکە بوو بەڵکو ئەو بودجەی کە لەلایەن بەڕێزیانەوە تەرخان کراوە بۆ هەڵمەتەکە هەموو قۆناغەکانی تر ئەگرێتەوە وەکو ئێستا جەناب لە راپۆرتەکە پیشانتاندا یعنی مەسەلەن ئێستا خەریکی ئاودانی ئەو نەمامانن کە کاری لەسەر کراوە خەریکی دروستکردنی هێڵی ئاگر بڕن بۆ کەمکردنەوەی مەترسی ئاگرکەوتنەوە خەریکی ئیدامەکردن و بژار و بنکۆڵی دەوروبەری نەمامەکانن کە کاری تیاکراوە بۆیە ئەم مەسەلەی ژینگە پرۆسەیەکی بەردەوامە یعنی ئەبێ بەردەوام کاری لەسەرەکرێت تا بتوانین ئەو ئامانجانە بەدی بێنین کە هەڵمەتەکەی بۆ ڕاگەندراوەسە بە خۆشحاڵیەوە لە سەرجەم ئەو شوێنانی کە ئێمە زیاد لە 20 شوێن
کاری تیاکراوە کە خۆمان کردومانە لەلایەن بەڕێوەبەرەتی دارستان و پاوانی هەم پارێزگای سلێمانی بە پلەی سەرەکی و پاشان هەڵەبجە و ئیداری گەرمیان و ئیدارەی ڕاپەڕین و جگە لەو نەمامانی کە دابشکراوە بەسەر شوێنەکانە بەسەر شارەوانەکانە بەسەر قوتابخانەکانە بەسەر هاوڵاتیانە ئێستا بە خۆشحاڵیەوە هەڵمەتەکە بەردەوامە بەڵام بە شێوازێکی تر. زۆر باشە. جا کاک حسێن مادام باسی هەڵمەتەکە کرابە لەسەر ئەم بابەتە زانیاری لە زاری جەنابتەوە وەرگری ئەزانین ئەم هەڵمەتە ناوچە جیاوازەکانی گرتوتەوە سلێمانی هەڵەبجە پێنجوێن خانەقین لەوانەیە هەر یەک لەمانە تا ڕادێک جیاوازی کەش و هەوایان هەبێت تا چەند هەڵدراوە ئەم هەڵمەتە هەڵمەتێکی زانستیانە بێت ئەو نەمامانی ئەچێنرێت لەوێ بەپێی هەڵکەوتە و با بڵێن بەپێی کەش و هەوای ناوچەکە بێت وابێت کۆمەڵە کێشە ژینگەی پێچارە سەر بکرێت. بەڵێ زۆر سوپاس ینی پرسیارێکی زۆر بڵێن نایاب بوو چونکە زۆر جار لێمانە پرسێ مەسە چ نەمامێک ئەڕوێنرێ بۆ ئەو نەمامە ئەڕوێنن یعنی ئێمە طبعاً کاتێک کە تۆ نەمام ئەڕوێنی دووشت حکومەکە یەکەم ژینگەی ناوچەکە حکومەکە تۆ چ جۆرە نەمامێک بڕوێنی دووهەم بۆ چ مەبەستێک ئەم نەمامە ئەڕوێنی یعنی بۆ چ مەبەستێک ئەیکەی ئایا بۆ ئەوەیە کە سێبەری هەبێت و خەڵک لە ژێرە دابنیشێ ئایا بۆ شوێنێکە بۆ پاراستنی ئاژەڵ و باڵندەی کێویە ئایا بۆ جوانکردنی ڕێگاکانە مەدخەلی ڕێگاکانە ئەم دوو هۆکارە حکومەکەن لەسەر چ جۆرە نەمامێک ئەڕوێنین بەس ئێمە چوونەتە مەنتیقەی گەرمیان و چوونەتە خانەقین بە حکمیەوەی مەنتیقەیەکی گەرمە سنۆبەر و یعنی جۆرەکانی سنۆبەر لە مەنتیقیان سەوز نابن و گەشە ناکەن و وشکە بن مثلا پەنامان بردوۆتە بەر جۆرێک لەو نەمامانەی کە مقاومەی ئەو شوێنە بمەسە بۆ نمونە وەکو چناری هۆڵەندی وەکو کازۆرینا چوونەتە مەنتیقەی پێنجوێن بە حکمیەوەی مەنتیقەیەکی ساردا مثلا بەڕوومان لەو مەنتیقەیە چاندووە شوێنێکی وەکو گۆیژە و ئەزمەڕ و ئەم شوێنانە مثلا هاتوین سنۆبەریاتمان تیا کردووە لە بەرەوەی دیمەنێکی هەمیشە سەوز بە مەنتیقەکە یعنی بۆیە زیاد لە 20 شوێن کە ئێمە خۆمان کارمان تیا کردووە بە پێی سروشت و ژینگەی ناوچەکە ئێمە ئەو نەمامانەمان دیاری کردووە کە چ جۆرە نەمامێک لەویا مەسە چوینەتە مەنتیقەی پیرەمەگرون بە تایبەتی ڕێگەی سەرەکی بینی سلێمانی و پیرەمەگرون مەسە جۆرێک لە سەر و لە سنۆبەر لەویا ڕوونراوە کە لەگەڵ مەدخەلەکە بگونجێەوە دیمەنێکی جوان ببەخشێ بە شوێنەکە بۆیە بەو شێوازەی ئێمە وەکو جەنابت باسی کرد بەڵێ بە شێوەیەکی زانستیانە بڕیار دراوە لە جۆری نەمامەکان بۆ هەموو ئەو شوێنە جیاوازان دەستەکان خۆش بێت دەستان خۆش بێ بە هیوایە و هەڵمەتە هەر بەردەوامی هەبێ و بتوانین زیاتر ناوچەکەمان سەوز بکەین بۆی کە ژینگەیەکی تەندروستمانە بێت دووبارە سپاس بە پشتیوانی مولایەک زۆر سپاس بۆ بەڕێستان.